گیاناڵێم بەو کەسەی کە خۆشمەوێ ساتێ نەیبینم دڵم ناسرەوێ دایم چاوەڕێی خەبەر و باسیم کۆتایی پێدێ خەم وەراسیم داخەکەم یەسا خاوە ناوسەرە بینینی بۆ من گەلێ خەتەرە لە ماڵە مێردە و عاجز و غەمبار گەر خۆی ڕازی بێ هەڵێگرم لە شار هەردوو بۆ یەکترێ شەم و دیێوانەی لە یەکتر گیاین و وای لای بێگانەین ئەزانم وەک منێ هەناسە سەردی خەمبار دڵشکاو لە ماڵە مێردی پێمەڵێن ئەیبە و تۆ خێزانداری بۆ تۆ حەرامە و عیشق و دڵداری مەلا فەرموویە تا چوار واجبە و من هیچم ناوێ ئەومێ تەڵەبە و قسەی حەدیث و یا پێغەمبەر خوا شەرعی خودایە و خۆژنژن ناخوا منێ ئەومێ بێ هیچی دیم ناوێ وەگەداژیم بێنانواوێ لەسەر باڵاکەی حازرم بمرم بە مەرجێ یارم لە باوش بگرم گەر مردێم وەسێت بۆ هەمووتان بێ کێلی گۆڕەکەم بەقەد باڵای یار بێ کێلێکی بەرز و شێوەکەوانی قەوز بێ وەکو جوود برۆکانی بۆ خۆی وعدیدا بۆ سەردانم بێ با زۆر نەگەڕێ یارماندوو نەبێ بینی لە کێلم چاو بڕوەکەی ئەو کات با بگری بۆ دڵێ مردووەکەی ئەو کاتیە دەگا لام شیرین بوو لەخوا بەولاوە ئەو دنیا و دین بوو ئەو بوو پێشمردنی کە بوو لە فکرم هەر ناویەوە و جوابی قەبرم جوابی قەبرمێ خۆش پێشکەش